ئەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە من بە تەنیا نیشتمان نیم من بە تەنیا ڕەچەشکێنی قورسە بەفری سەر ڕێگانیم من بە تەنیا دەنگی هەڵدانی بانگی مافیگەل نیم من بە تەنیا لافاوی زەبڵەبەری سەرشەقامی شار نیم هەموو وەرن با پێکەوە ڕەچەی قورسە بەفر بشکێنین و دەنگ بۆ مافمان هەڵبڕین و فرمێسکی خەمی چاوەکانمان بکەین بە لافاوێک تا هەمومان لە دیلی بێگانە ڕزگار ببین و ببین بە نیشتمانێک بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەخت کردو موحسین نیازی ڕۆژی چوارشەممە 28 شەهریوەری ساڵی 1401 هەتاوی شاری دێگولانیش سیمایەکی تری بەخۆیەوە گرت ئەو ڕۆژە لاوان کچ و کوڕ وردە وردە لە گەڕەکەکان لە دەوریە کۆ دەبوونەوە و هەواڵی ئاخێزی جەماوەری لە شارەکانی تری کوردستان و ئێران دەژێ حکوومەتی پەت و سێدارە لە نێوانیاندا ببوو بە باس هاوکات دروشمی ژن ژیان ئازادی بەرزکرایەوە و بە کۆمەڵ ڕێی شەقامیان گرتە بەر تا هاودەنگی خۆیان لەگەڵ خەڵکی ڕاپەڕی و لە شارەکانی تر بەرزکەنەوە لە ڕێپێوان و دانی دروشمی شۆڕشگێڕانە هەردەهات و پێیان زیاد دەبوو پاشماوەیەک ڕێپێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کە خۆیان ئامادە کردبوو ڕێیان لێگرتن و زۆر وەحشیانە بە تەقەی ڕاستەوخۆ بەربوونە گیانی ئەو ژمارە لاوە کە ئومێد و ئارەزووە پێشێلکراوەکانی خۆیان لە بەرزکردنەوەی دروشمی ژن ژیان ئازادیدا دیتبەوە بەرابەر بە پەلاماری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیش لاوانی تووڕە و یاخی بوو لە ستەم و نائەداڵەتی تەنیا بە بەردهاویشتن بەرگریان لە خۆیان دەکرد ڕێپێوان لە ئاکامی تەقەی هێزی تەیار بە چەک و کەرەسەی نظامی بوو بە گرژی و ئاڵۆزی و لە گەرما و گەرمی تەقەکردندا گولەیەک وە بەر موحسینی خوێن گەرم دەدەن و بە سەختی بریندار دەبێت موحسین نیازی لاوێکی زەحمەتکێش کە بە پیشەی ئارماتۆربەندی خەریک بوو و لە دوای چەند ساڵێک وەک پەیمانکاری بیناسازی کاری دەکرد. موحسین هەر لە مناڵیەوە زۆر حەزی لە وەرزشی بۆکس بوو بۆیە ئەو وەرزشەی هەڵبژارد و سەرقاڵی بۆکس بوو و لە کۆتایی هەفتەکاندا لەگەڵ گروپەکانی شاخەوانی شاخەکانی کوردستانیان دەبڕی. موحسین نیازی کەسێکی ئارام بوو و هاوشاریەکانی موحسین وەک کەسێکی مهرەبان و خەمخۆر و خۆشڕوو دەیانناسی. موحسین منداڵی کاک حەبیبوڵڵا و دادە مەرزیە لە 11 خەرمانانی ساڵی 1368 هەتاوی لە شاری دێگولان لەدایک بووە. موحسین بە بینینی کوژرانی لاوانی شاری مەهاباتەوە و لە ئیستۆری ئینستاگرامی خۆیدا بۆ پشتیوانی لە مەهابات نووسی بووی با هەمومان دەنگی مەهابات بین و
ڕۆژی دواتر چووە سەر شەقام. لە هەمان ڕۆژدا شاری دێگولان بۆ پشتیوانی لە شۆڕشی ژینامانیان گرت و لاوانی شۆڕشگێڕی دێگولان هاتنە سەر شەقامەکان و ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە کوشتنی خۆپیشاندەران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە. بەوتەی شایەت حاڵان موحسین لەگەڵ یەکێک لە هێزە سەرکوتگەرەکان تووشی شەڕی زارەکی بووە و ئەو هێزە سەرکوتگەرەش لە فاسلەیەکی زۆر کەمەوە بە چەک تەقە لە کەلەکەی موحسین دەکات و بە سەختی برینداری دەکات. هێزە سەرکوتگەرەکان بە ڕێگریکردن لە یارمەتیدانی گشتی و کارمەندانی پزیشکی و تەقەکردن لە پەرستارەکان گەیاندنی موحسین نیازیان بۆ نەخۆشخانە دواخست. دوای ئەوەی موحسین بەهۆی سەختی برینەکەیەوە بۆ نەخۆشخانەی کەوسەر لە شاری سنە گواسرایەوە، ڕۆژی 29 تەشرینی دووەمی 1401 هەتاوی کاتژمێردا لە هەمان نەخۆشخانەدا گیانی ئازیزی بەخت کرد. هێزە سەرکوتگەرەکان زۆریان هەوڵدا تەرمی موحسین لە نەخۆشخانە بڕفێنن، بەڵام بەهۆی بوونی خزم و دۆستانی موحسین و بە هاوکاری خەڵکی دێگولان و کۆبوونەوەی لاوانی سنە لە دەوروبەری نەخۆشخانەکە نەیانتوانی بگەنە بە ئامانجەکەیان. تەرمی موحسین نیازی بە سەربەرزی و بە پێشوازی بەرفراوان لەلایەن خەڵکی دێگولان لە گۆڕستانی ئەم شارە بە خاک سپێردرا. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە، بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ، سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ. مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. نزیک بە 2 ساڵ بەسەر گیانبەختکردنی موحسین نیازی تێپەر دەبێت. لەم 2 ساڵەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردنی موحسین و سەدان موحسینی تر دەرخەری ئەم ڕاستیەن کە پێمان دەڵێ بێگومان ڕێگای موحسین و هەموو ئەو کەسانە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێ تا بە تۆڵە سندنی خوێنی بەناحەق ڕژاوی موحسین و ئەو سەدان تێکۆشەری ترە ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. هەزاران جار یادی ئازیزی گیانبەختکرد و موحسین نیازی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پەڕێبوارە. وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە، تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان.